بانەوە کۆمنت بێ. شێخ سڵاوە لێبێ ئەمڕۆ جوان خۆ گۆڕیوە لە بۆنێشی هونەری جا و ئیشی هونەری چی و بەدەستەوەیە؟ سلااو لە خۆتان سلااو لە بینەرەکەتان کە لێرەوە ئەمان بینن ئیشی هونەری لەم کاتە هیچم بەدەستەوەنێ غەیری گەردەلول ئەویش دەنگۆیەکی ئەگەر بکرێت بەنیازی بەشداری کەیتەیە تەبان بەڵێ پێوتوی کاک جەلیل بەدڵنیاییەوە ئەم جارە ڕۆڵەکە چۆن ئەبێ بەدڵتە بەدڵێ نییە سینارەکە چۆنە بەلاتەوە وەکو سینارۆ تا ئێستا بەرچاوم نەکەوتووە بەڵام وەکو لە بڵێن دەنگۆیەک هەیە کە بەڕێز کاک جەلیل پێی وتوم سینارۆکە دەستکاری کردو و ئیشی جوانی تیا کردو و دەوری ڕۆزە هەری خۆمە ئەی بەچیوە سەقاڵی ڕۆژانە وەکو ڕۆژانە نووسنگەی بابان بۆ هەلی گەنجان ئەوە سەرپەرشتیەکەم وەکو ئەوەی کە بتوانین کۆمەڵی گەنج بخەینە سەر ئیش ئەی بیری کاری هونەری ناکەی ئەیتەوان بەدڵنیاییەوە بەرۆڵە هەر چاوەڕێی گەردەلوولەکەی یاخود ئیشی تریش بێتە پێشەوە ئەیکەی وڵای ئەگەر ئیش هەبێ و دەرهێنەرەکە پێم بڵێ و سینارەکەم بەدڵ بێ بەدڵنیاییەوە بۆ نا خوشار گەردەلوول نییە گەردەلوول مڵکی هەموو کوردێکە ئەگە بەشداری تیا بکا و دەرهێنەرە خۆی ئۆکەی کارەسەری بەڵام وەکو ئیشی هونەری هەر کەسێ پێم بڵێ و سینارۆم بەدڵ بێ بەدڵنیاییەوە ئەی ئێستا نێوانتان چۆنە لەگەڵ کاکاروانە بانەوە کۆمنت بێ با کۆمنتێ بێ ئەم جارە نانا سواز پێشوو داوا کرد کە بگەڕێتەوە گەڕایەوە نازانم نازانم من بەڕاستی زۆر کەس پەرۆشیم بابەتەیە کە ئێوە بێکەوە ببینێتەوە جارێکی دیکە بێکەوەتان بینەوە خوای زانێت